هەڵمەتی سەوزکردنی چیای گۆیژە لەلایەن فەرمانگەکانی تایبەت بە ژینگە و ڕێکخراوە مەدەنی و ژینگە دۆستیەکانەوە درێژیان هەیە بۆ سەوزکردنی چیاکە. لە ڕۆژی گیانی چیادا بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەن هەڵمەتی 2000 بەڕووڕواندنیان لە دامێنی چیاکەدا ڕاگەیاند. ڕۆژی گیانی چیا ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی هەساین بەڕوانینی نزیکەی 2000 چاڵ لە بەڕوو کە 20 ڕۆژە بەردەوامین ئێمە بەس ئمڕۆ لەبەر ئەو بۆنەیەوە ئمڕۆکو هەلام ئمڕۆ ڕامانگەیاند بە ئامادەبوونی فەرمانگەی ژینگەی سلێمانی بە ئامادەبوونی خۆبەخشەکانی کۆمەڵی کوردستانێکی سەوز و کۆمەڵک لەو خۆبەخشی تر هەساین بە ئەم کارە لە شاخی گۆیژە بۆ ڕوانەوەی سەر لە نوێی شاخی گۆیژە بۆ ئەوەی بتوانین ژیانی بەبەرا بکەینەوە. ڕێکخراوەکانی بواری ژینگە هەوڵ دەدەن شانبەشانی بەڕێوەبەرایەتەکانی حکوومەت هاوکار بن لە سەوزکردنی ئەو ڕووبەرەی کە سوتاون یاخود نەمامیان تێدا نەڕوێنراوە بیڕوێنن بەو درەختانەی خۆژیێنن لەگەڵ ژینگەی ناوچەکەدا. ئەبێ بەردەوام بین لە سەوزکردنی کوردستان، بەردەوام بین لە شاخی گۆیژە، چونکە شاخی گۆیژە کارە ساتێکی زۆر خراپی بەسەرها بەڕاستی لەم ماوەیە کە دارەکانی زۆر سوتاوە بۆ ئەبێ هەمومان هەڵمەت بکەین، ئەبێ هەمومان خۆشەویستی شارەکەمان و خۆشەویستی کوردستان بکەینە ڕێڕەوێک بۆ جوانکردن و بۆ ئەوەی کە ئێستا ئێمە هەمانە بەڕاستی بۆ دوا ڕۆژمان و بۆی نەوەکانمان کە بزانن کە ئێمە کەسانی فعال بووین لە بواری ژینگە، ئێمە بۆیە ئەبێ نەوەکانمان تێبگەینی کە ئێمە کەسانی باش بوو خۆشەویست بن بە شارەکەمان کە ئەمڕۆ جێ دەستمان دیار بێ. سەوزکردنی ڕووبەری زیاتر لە 702 زەوی چیای گۆیژە لەلایەن تیمەکانی حکوومەت و ڕێکخراوەکانی پەیوەست بە بواری ژینگە بەو نەمام و درەختانەی خۆژیێنن لەگەڵ سروشتی چیاکەدا کە بازاران درەخت لە جۆری جیاوازی تێدا ڕوێنراوە. ئەمە جگە لەوەی ڕووبەری سەوزایی لە شارەکەدا زیاد دەکات هاوکات دیمەنێکی دڵگیرتر دەبەخشێت بە سلێمانی و چیای گۆیژە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.